دوای ئەوەی بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆمەوە هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی ناوچەکەوە ڕوبەڕووی گەماروی سەخت بووەوە، بەڵام حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەوڵەکانی چڕ کردەوە بۆ ئەوەی سەر لە نوێ پەیوەندیەکانی هەرێم لە سەر ئاستی ناوچەکە و جیهان بە شێوازێکی نوێدا بڕێژنەوە. لە بەردەوامی سەردانەکانیشیاندا بۆ وڵاتانی دەرەوە توانیان ئەو گەمارویە بشتێنن کە بەهۆی ڕیفراندۆمەوە بەسەر هەرێمدا سەپێنرابوو. بە ماوەیەکی کەم دوای بەڕێوەچوونی ڕیفراندۆمەکە وڵاتانی زلهێزی جیهان لە نێویشیاندا ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا پشتیوانی خۆیان بۆ حکوومەتی هەرێم دووپات کردەوە و ڕایانگەیاند لە نزیکەوە لەگەڵ نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی کار دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان. دووپاتکردنەوەی ئەو پشتیوانە نێودەوڵەتیەش بۆ حکوومەتی هەرێم زنجیرەیەک سەردانی وەفدی حکوومەتی هەرێم بۆ دەرەوەی وڵات بە دوای خۆی داهێنا. پێش دەستپێکردنی سەردانەکانیش قوبات تاڵەبانی لە میانی کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و ژمارەیەک باڵیۆز و کۆنسوڵی وڵاتانی ناوچەکە و جیهان ڕایگەیاند بۆ دەربازبوون لە کێشەکان و دەستەبەرکردنی مافی هاوڵاتیانی هەرێم هەموو توانە و وێزگە دیبلۆماسیەکانیان دەخەنەگەڕ و خۆیان ئامادە دەکەن بۆ وەرچەرخانەکان و گۆڕانکاریەکانی ناوچەکە. لە یەکەم سەردانیشدا بۆ دەرەوە وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی سەردانی فەڕەنسای کرد و لە کۆشتی ئیلیزێ لەگەڵ ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی ئەو وڵاتە کۆبوونەوە و سەرۆکی فەڕەنسا ئامادەی پاریسی بۆ نەوەنگیری نێوان هەولێر و بەغداد ڕاگەیاند. سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕایانگەیاند دەیانەوێت کێشەکانیان بە پێی دەستور لەگەڵ بەغداد چارەسەر بکەن. لە بەردەوامی سەردانەکانیاندا بۆ دەرەوەی وڵات وەفدی حکوومەتی هەرێم سەردانی ئەڵمانیای کرد و لە کۆبنەوەیەکیشدا لەگەڵ زیگمار گابرێلی وەزیری دەرەوەی ئەو وڵاتە گابرێل پشتیوانی ئەڵمانیای بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە. وتیشی وڵاتەکەی هاوکار دەبێ بۆ هەڵگرتنی ئەو ئابڵوقەیە کە لەلایەن بەغدادەوە بە سەر هەرێمدا سەپێنراوە. دوا بە دوای ئەوەش نێچیروان بارزانی قوبات تاڵەبانی لە بەرلین چاویان کەوت بە ئەنگێلا مێرکلی ڕاوێژکاری ئەڵمانیا و لە بەردەوامی کۆبوونەوەکەدا مێرکل پشتگیری وڵاتەکەی بۆ مافە دەستوریەکانی هەرێم لە چوارچێوەی عێراقدا ڕاگەیاند و وتیشی باوردی چاودێری پەیوەندیەکانی داهاتووی نێوان هەولێر و بەغداد دەکەن و پشتیوانی لە دەستپێکردنی دانوستانەکانی هەرێم و ناوەند دەکەن. دواتر وەفدی حکوومەتی هەرێم سەردانی تارانی کردو لەگەڵ هەریەک لە حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران و عەلی شەمخانی ئەمیداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی و عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران کۆبوویەوە و لە دیدار و کۆبوونەوەکانیشدا لێپرسراوانی باڵای ئێران ڕایانگەیاند لە کاتە سەختەکاندا پشتیوانی هەرێمی کوردستانیان کردووە و هاوکات پاراستنی مافی هاوڵاتیانی هەرێمیش لە دەستوری عێراق بە پێویست دەزانن. عەلی لاریجانیش پشتگیری وڵاتەکەی بۆ دانوستانەکانی نێوان هەرێم و ناوەند ڕاگەیاند و هیوای خواست پەیوەندی ئابوورەکانی هەرێم و تاران بەرەو پێشچوونی زیاتر بەخۆیەوە ببینێت. دوایین دیدار و کۆبوونەوەکانی وەفدی هەرێم لەگەڵ لێپرسراوانی باڵای ناوچەکە و جیهان بوو لە کۆڕبەندی ئابووری داڤۆس. وەفدی حکوومەتی هەرێم لەو کۆڕبەندەدا چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا. لە پانێڵی تایبەت بە ڕەوشی سووریا و عێراق و ئاوەدانکردنەوەی ئەو دوو وڵاتە لە داڤۆس قوبات تاڵەبانی ڕایگەیاند ئەو ناوچانەی لە دەستی داعش ڕزگار کراون تەنها پێویستیان بە ئاوەدانکردنەوە نییە، بەڵکو لە ڕووی ئاشتەوایی کۆمەڵایەتی و دروستکردنەوەی متمانە و پێکەوە ژیانی نێوان پێکاتەکان پێویستی بە کارێکی زۆر هەیە و هیواشی خواز لە ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانە هەرێمی کوردستانیش لە بەرچاو بژیرێت. لە پەراوێزی کۆبوونەوەی داڤۆسیشدا قوبات تاڵەبانی لە لێدوانێکدا بۆ کورسان نیوز ڕایگەیاند ئەمریکا دەست پێشخەر دەبێت بۆ چارەسەری کێشەکانی هەرێم و ناوەند. وتیشی لە داڤۆس گرنگترین کۆبوونەوەیان لەگەڵ ڕێکس تیلرسنی وەزیری دەرەوەی ئەمریکا بووە. گرنگ بوو کەشاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی باڵاوە بەشدار بێت لە کۆڕبەندی ئابووری جیهان لە داڤۆس. ئەم کۆڕبەندە کۆمەڵێک بەرپرسانی باڵای دەوڵەتانی لێ ئەبینیت، بەڵام لە چوارچێوەی ئەم بەشداربوونیشمان لەم کۆڕبەندە چەند کۆبوونەوەیەکی لابەلامان هەبووە لەگەڵ گەورە بەرپرسانی وڵاتانی جیهان کە هەمویان پەرۆشی خۆیانیان دەربڕێوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ هەرێمی کوردستان، بۆ خەڵکی کوردستان و پشتیوانی خۆیانیان دەربڕێوە بۆ هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ بەدەستهێنانی مافەکانی لە چوارچێوەی دەستوری عێراق بوو کە بەڕێز وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ شاندی ئێمە کۆبووە. ڕاستە یەکەم کۆبوونەوەی بوو وابزانم هەر یەکسەر گەیشتە ئوتێلەکەی لەگەڵ ئێمەیە کۆبووەوە، بەڵام لەلایەکەوە خۆشحاڵی خۆی دەربڕی کە هەندێک پێشکەوتن هەبووە لە گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی، بەڵام دەرفەتێکیش بوو بۆ ئەوەی ئێمە بربەستەکانی تریشان پێشکەشکەین کە بۆچی هێشتا بە پێیویستی ئێمە و بە پێویستی خەڵکی کوردستان گفتوگۆکان ئەنجامی تا ئێستا ئەنجامی ئەوتۆیان نەبووە.
سەردان و دیدار و کۆبنەوە یەک لە دوای یەکەکانی وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت لە دەرەوەی وڵات دەرگا داخراوەکانی بەڕووی هەرێمدا کردەوە بە ئاڕاستی بەدەستێنانەوەی ئەو پێگە بەهێزەی کە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم هەیبووە.